فەرموو سعدی جان ئیشەکەت چییە؟ نابی بەتەنێ بین؟ یعنی بەس بە ئیشەم یەکتریمان بوێ؟ یعنی ئاو خۆشت دەوێ؟ چیا؟ گومانە خۆشەویستیەکەم دەکەی؟ وەڵاهی ماوەیە کە هیچ نەخۆشەویستیت نە دیاریەکانت نە سوپرایزەکانت هیچ نابینم پێم عەندیکە بوو. جان ئەوە ماوەکە ئیشمان زیاتر بووە. ئەگەر نە ئەمن لە ژیانمدا قەت ڕۆژێک شتێکی خراپم بەرامبەرت کردیە؟ ناوەڵا. یعنی قەت زانیتت شتێکی غەڵەت بەرامبەرت بکەم؟ ناوەڵا نەت کردو بەس نانم ماوەیە کە هیمالت کردو. ناجانە ئەوەیە نییە مەشغوڵم ئیش و کار دەکەم کاسی لۆ چی دەکەم لۆنگۆ دەکەم حەیرانی. یەخوا لەشت ساغ بێ. سەلامەت بێ. ئیشەکەت چ بوو؟ پێشەوی بابەتەکەت پێ برم با چیرۆکەکەت لۆ بجەڕەوە. دیسان چیرۆکەکانیشی هیچی پەیوەندی بە هیچیەوە نییە. حەیرانی مەتبەعەکان داوای من لێ دەکەن نیا و چیرۆکانە بیان دەمێ و بیکەنە کتاب. ئەو چیرۆکانی من کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگای. دەفەرموو. لەسەر تۆ هەتا ئێستا کاریگەری نەبووە؟ غەدر مەکە. ئەو غەدرە ئەوە غەزرە. با دەست بە چیرۆکەی بکەم. دەیفەرموو. کابرایەکە بوو. ئەو کابرای خێزانێکی هەبوو لە چاوی خۆی خۆشتر دەویست. باور بکە کاتێک کە دەچووە دەرێ دێت دڵی هەر لای خێزانەکەی بوو. عایلێکی جوانیان پێکەوە نابوو. ورتە ورتە منداڵیان بوو مناڵێکی ناسک و نازداریان بوو. ئەو مناڵیان پەروەردەکرد بەس داکەکە زۆر بە منداڵەکەی ماندی بوو. هەم مناڵەکەی پەروەردە دەکرد و هەموو ئیش و کاری ماڵێشی دەکرد و مێردەکەی خۆی خۆش دەویست و گرنگی پێدەدا. ئەو پیاوە هەر بیری دەکردەوە خوایە ئەو ژنە باشەی بەنسیب بووە چۆن پاداشتی بداتەوە. ئیتر گوڵی بۆ دەهێنا، ئیتر دەیبردە شوێنی خۆش، دەیبردە گەشت و گوزار، دەیبردە تورکیای دەرێ وڵات ناو کوردستان هەموو شوێنێکی ئەو وڵاتێکە خۆش بووە دەیبرد. بیری کردەوە گوتی ئەمن هەر ئەو شتانم دەکەم هەمی دووبارەیە بۆ ئەمن ئیبداعێک نەکەم داهێنانەک نەکەم بۆی نییە گەورەترین سوپرایزی پێشکەش بکەم. بیری کردەوە خۆیان چ بکەم. گوتی کاکە ئەم بەتەنی ناتوانم ئەو بڕیاری بدەم و ئەو شتە گرنگەی ببینمەوە کە شایەنی ژنەکەم بی. چووەکەم پیاوەکی عاقڵ پیاوەکی پیاوانە زانا و دانا. خەڵک پرس و ڕایان بەس بە زانا و دانایی بوو. وەڵا چوو لەکنی دانیشت گوتی ئەرێ کاچی من ئەرێ کابرای زانا و دانا لە بۆ ئیشەکی هاتیمە. ئەوش گوتی فەرموو ئەمرکە. گوتی ئەمە ژنەکەم هەیە ئەو ژنە زۆر لەگەڵ من باش بووە لەگەڵ مناڵەکەم باش بووە زۆر بەڕێک و پێچی ئێمەی خزمەت کردووە بۆی پاداشی بدەمەوە چی بۆ بکەم. گوتی زانا گوتی کاکە گوتی سەفەری دوورە وڵاتی پێ بکە بی بە شوێنی خۆش گوتی هەموو کردیە. گوتی دەمەوێت شتێک بی کەس نەیکردبی ئیبداعبی. وەڵا پیری کردەوە گوتی یەک شت دەتەوێت پاداشش نەکەت بدەیەوە دەتەوێت خۆشەویستی خۆتان نوێ بکەنەوە. گوتی بڕۆ ژنێک بێنە و مارەی بکە و بیکە خزمەتکاری خێزانەکەت با ئەو شاژن بی و ئەو خزمەتکار. گوتی دانا و زانا هەی مەمنونەت دەبم مەرێ وەڵڵا هەی قوربانت دەبم مەرێ وەڵڵا وەڵڵا جێبەجێ کرد ئەزە بالۆز باسکەم هەنا وەڵڵا ژنەکە هینا ماڵی کاکە برە ژنی یەکەم چی دەکرد هەنا حەیرانی دادەنی بەس ئەمەدی دەکرد بەڕۆ جلم لۆ بینە حەزم لە میوەیە بڕۆ قاپانە بشۆ بڕۆ وا بکە بڕۆ بازار ئەو مرۆ بینە. ئەویش نییە پێی لەسەر پێیدا نابوونیە ژیانێکی خۆش دەژیا. تو شەرەفت ئەو پیاوە باشترین پیاوەتی لەگەر ئەو ژنی خۆی نەکردی نەخێر نەوەڵا لۆ ماخراب ئەو شاژن ئەو خزمەتکار. وەڵای سوالکەرێک بی نەک شاژنێکی ئاوە چۆ ژنی بەسەر ژنەکەی هێناوە. وتو بەڕاستە چێ سعدی بۆ چیرۆکانە باز دەکەی بەتەمە ژنی دووەمی؟ ژنی دووەمی چێ چیرۆکە چیرۆک ئەتو تێناگەی لە چیرۆکەی
با مەسەلەکە لۆ بژێڵمەوە بی لە چیرۆکەکەی تێ بکەین. نایهەوێ چیا بەتەمەژنی دووەمی تەلەفۆن بۆ کاکەم بکەم؟ لە چیرۆکە تو تێناگەی کاکە جایچی ئەو مەسەلە لۆ دەجێڕمەوە زیاتر تێدەگەی. نانە پێویست ناکە ئێستا بۆچی من تێنا ئێرە؟ نابێت چیرۆکە لۆ بژێرتەوە هیچ پیاوەک نەبە چیرۆکی لە بۆ ژنەکەی بجێرتەوە نەبووە. وی بسم الله بە قورعان سعدی شێت